بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 115. ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. وەڵامی گونجاو دەور بدە لە ڕاهێنانەکانی 1 هەتا 9. پرسیاری ژمارە 1 29 دابەش 4 یەکسانە بە چەند؟ لە خشتەی لێکدان زۆر ئاسانە. 7 جاران 4 یەکسانە بە 28 و ماوە 1. کەواتە ئەو وەڵامە ڕاستە. پرسیاری ژمارە 2 74 دابەش 9 لە دیسان لە خشتەی لێکدان 8 جاران 9 یەکسانە بە 72 کەواتە 8 هەیە ماوە 2 چونکە 74 کەم 72 دەمێنێتەوە 2. پرسیاری 3 511 جاران 35. پێش هەموو شتێک زۆر ئاسانە خانەی یەکان بزانم چەندە. لە کاتی لێکدان هیچ نەبی خانەی یەکان دەزانم 1 جاران 5 یەکسانە بە 5 کەواتە لە ئێستاوە دەزانم ئەوە هەڵەیە چونکە خانەی یەکانی 8. بەڵام ڕەنگە ئەوە ڕاست بی یان ئەوە ڕاست بی یان هیچیان ڕاست نەبن. ناچارم بچم لێکدانەکەی ئەنجام بدەم. 511 لێکی بدەم لەگەڵ 35. هەمیشە لە لای چەپ لە لای ڕاست ببورن دەست پێ دەکەم خانەی یەکان. 5 جاران 1 5 5 جاران 1 دیسان 5 5 جاران 5 25. تەواو بووم لە خانەی یەکان. خانەی دەیان یەکسەر دەبی پێشی ئەوەی خانەی دەیان ئەنجام بدەم سفرەک لە ژێر خانەی یەکان دانێم. ئەو جە 3 جاران 1 3 دیسان 3 جاران 1 3 3 جاران 5 15. ئێستا کۆکردنەوە 5 5 و 3 یەکسانە بە 8 5 و 3 دیسان یەکسانە بە 8 2 کۆ 5 یەکسانە بە 7 یەکیش لێرە هیچ نییە سفر دێتە خوارێ. ژمارەکە ئەگەر دابڕینەکان دروست بکەم دابڕینی یەکەکان و دابڕینی هەزاران 17,885. ئەوە ڕاستە. جگە لەمانەش ڕاست نەبوو. پرسیاری 4 541 کۆ 1970 کۆ 37. لە کاتی کۆکردنەوەی ئەگەر بخەمڵێنم ئەوە بۆ وێنە بیکەمە 2000 ئەو ژمارەش بکەمە بۆ وێنە لەگەڵەوەی هەردووچیان 600 کەواتە 2600 لە دەوروبەری 2600 2500 شتەکی ئاوە بەڵام هیچ کات ناکاتە 9000 کات ئەوە یەکسەر هەڵەیە. هیچ کاتیش ناکاتە 2000 ئەوە ڕەنگە ڕاست بێ ئەوەی ڕاستی بی کەواتە ئەوە ناتوانم دەکاتە 2000 ڕەنگە ئەوە ڕاست بیان ڕەنگە ئەوە ڕاست بیان ڕەنگە هیچیان ڕاست نەبن جگەلەوانە کەواتە یەکسەر دەچم کۆیان دەکەمەوە خانە لە ژێر خانە. 541 1937 لە لای ڕاست خانە یەکەکان کۆ دەکەمەوە 1 کۆ 0 کۆ 7 یەکسانە بە 8 4 و 8 و 3 یەکسانە بە 15 5 و 9 یەکسانە بە 4 یەکیش 15 1 و 1 یەکسانە بە 2 2558. پرسیاری 5 زۆر ئاسانە
16 دابەشی چواری دەکەم یەکسانە بە 4 ئەوجا ئەو 2 سفرەش دێنە خوارێ. پرسیاری ژمارە 6 دارا بۆ گەشتێکی کەناردەریا لە کاتژمێر 9:10 خولەک پێش نیوەڕۆ دەرچوو. لە کاتژمێر 1:35 خولەک دوای نیوەڕۆ گەیشت. ئایا ماوەی ئەو گەشتە چەند بووە؟ 2 ڕێگە هەیە لۆ شیکارکردنی ئەو پرسیارە. ئاسانترینیان ڕەنگە ئەو ڕێیەبی ئەمن کاتی سەرەتاییەکەی دەنووسم کاتژمێر 9:10 خولەک هەتا کاتژمێر 10:10 خولەک 1 کاژێر هەتا 11:10 خولەک 2 کاژێر هەتا 12:10 خولەک 3 کاژێر هەتا 1:10 خولەک 4 کاژێر. جارێ کاژێرەکان ئەوە یەکسەر زانیم 4 دانەیە کەواتە یەکسەر کاژێرەکەی هەر نەبی دەزانم 4 کاژێر. ئێستا لە 10 خولەک هەتا 35 خولەک لێدەرکردن دەکەم 35 دەی لێ بڕوە یەکسانە بە 25 کەواتە 4 کاژێر و 25 خولەک. 4 کاژێر و 25 خولەک. پرسیاری 7 ژمارەی نادیار کامەیە لەو ڕستەیە؟ ژمارەکەم هەیە کە دابەشی دەکەم بەسەر 6 700 دەردەچی. چونکە 700 2 سفری هەیە کەواتە ئەو ژمارەیەشم دەبی 2 سفری هەبی لێرە بەلایانی کەم 2 سفری هەبی چونکە لێرە هیچ سفر نییە و 7 جاران 6 یەکسانە بە 42 کەواتە 4200 4200. پرسیاری 8 باشترین خەمڵاندن بۆ ئەنجامی دابەشکردنی 7654 دابەشنەوە کامەیە؟ ئەو پرسیارە گرنگە ئاسانیش نییە ڕەنگە بەڵام بە خەمڵاندنەکەی یەکسەر دەبی بزانم ئەو دوانە هەڵەنا چونکە بۆ وێنە ئەگەر 9000 بیکەمە 9000 دابەش 9000 دابەشی 9 بکەم هیچ نەبی بەلایانی کەم هەزارێک هەیە بەلایانی کەم نا چونکە گەورەم کردووە تا ژمارەکە تۆزێک لە هەزاری گچکەترە بەڵام هیچ کات هەشتا نییە هیچ کات هەفتاش نییە کەواتە چەندە ئەمە دەبی ئەو ژمارەی لە جیاتی نزیککردنەوەی بیکەمە ژمارەکی گونجاو دابەش بکرێ بەسەرنەوە بە ئاسانی. چ ژمارەك نێزیکە لە 7654 چونکە ئەگەرە من ئەو ژمارەی بکەمە بۆ وێنە بیکەمە 8000 ئاسان نییە دابەشی نوۆی بکەم کەواتە ناتوان بیکەمە 8000 دەتوانم بیکەمە ئەو دوو ژمارەی بکەمە ژمارەیەکی چەندجارەکانی نۆ. چەندجارەکانی نۆ کامەیە؟ چەندجارەکانی نۆواتە چونکە ژمارەکە چەند بوو 76 بووە بزانم 76 بوواتە چەندجارەکانی نۆ بۆ وێنە 9 جاران 545 9 جاران 654 کامە نێزیکە لە 76 گەر ئەمن ئەوەی بسڕمەوە ئەو ژمارە بسڕمەوە کامە لەو ژمارانە نێزیکە لە 76 لێرێ لە مابەینی 72 و 81 بەڵام لە کامەی نێزیکە 76 ئایا لە 72 نێزیکە یان لە 81 نێزیکە ڕەنگە لە 72 نێزیکتربی کەواتە دەیکەمە 7200 واتە 76ەکەی دەکەمە 72 ئەو دوو سفرانش ئەوانی دیش دەکەمە سفر هەتا بە ئاسانی بتوانم دابەشی نۆی بکەم کە 72 دابەشی نۆی دەکەم
دەکا 2 سفرەکەش دێتە خوارێ واتە 800 باشترین خەملاندنە. ئەوەی ڕاستی بێ 700ش خراپ نییە، بەڵام 800 باشترین خەملاندنە. کەواتە 800. پرسیاری 79 گەنج ویستیان چەند تیپێک پێک بهێنن بۆ پێش بڕکێی بەلەم. هەر تیپێک لە 9 گەنج پێک هاتبوو. چەند گەنجیان کەمە هەتا هەموو تیپەکان تەواو بن. واتە چەند کۆمەڵەیەک یان تیپێک هەر تیپەی 9 کەسبی. ئەو 79 ئەگەرە من دابەشی 9 بکەم ناکرێت، چونکە 79 چەند جارەکانی 9 نییە. کەواتە بزانم لێرە چاکم کردیە، چاکم نەکردیە. 79 چەند جارەکانی 9 نییە، بەڵام نێزیکە لە ئەگەر هەمان پرسیاری هەمان ئەو شیکارەی بەکاربینم. 79 لە چێ؟ 79 دیسان لە مابینی 72 81 کاتە 79 زیاتر نێزیکە لە 81 کاتە 79 هەتا ببیتە 81 چەندی مایە ببیتە 81 11 لێ بڕوا 2 کەسی دیبێ دەتوانن 9 تیپی دروستکەن، هەر تیپەی 9 کەسبی، چونکە 81 دابەش 9 یەکسانە بنەوە. کاتە 2 کەسی دیبێ زۆر باشە. واتە ئەمن 79 کەی دەبی بکەمە ژمارەیەک نێزیک چەند جارەکانی 9 بی. بەڵام نابی کەمی کەمەوە، چونکە لە ئێستاوە 79 کەسن دەیانەوێت چەند کەسی دیش بێت لەگەڵیان هەتا بتوانن تیپی دروستکەن لە 9 کەسی. کەواتە 2 کەسی دیکەیان پێویستە، چەند گەنجیان کەمە 2 کەسی دی. ئەوەی دەیزانی بینوسە. پرسیاریدا بە بۆنەی جەژن باوکی فێنک 12 ئەسپی هێنا بۆ ئەوەی گەشت بە منداڵان بکات. هەر ئەسپێک واتە 1 ئەسپ 3 منداڵ هەڵدەگرێ. بە هەمویان چەند منداڵن؟ 50 منداڵیش چاوەڕوان دەکەن. ئایا هەموو منداڵەکان شوێنیان دەست دەکەوی؟ ئەگەر ئەوە پرسیارەکەم. ئەگەر وەڵامەکە نا، چەند منداڵ چاوەڕوانی خولی دووەم دەکەن بۆ ئەوەی گەشتەکە بکەن. کاتە پرسیاری 2 بەشە پرسیارەکە. ئایا هەموو منداڵەکان شوێنیان دەست دەکەوی یان ئایان نا؟ پاشان ئەگەر نا، ئایا چەند منداڵ چاوەڕوانی خولی دووەم دەکا؟ لێرە دیارە کە وەڵامەکە نایە، چونکە نووسرایە چەند منداڵ چاوەڕوان دەکا. کەواتە ئەمن چم هەیە 12 دانە ئەسپ، هەر ئەسپەی 3 کەسی هەڵدەگری. بزانین بە هەمووی چەند کەسی هەڵدەگری. 3 جاران 12 یەکسانە بە 36. هەموو منداڵەکانش چەند کەسن؟ 50 کەسن. کەواتە 50 36 لێ بڕوا چەند کەس دەمینێتەوە کە دەبی چاوەڕوان بکە بۆ خولی دووەم؟ 14 منداڵ. 14 منداڵ یان 14 کەس دەمینێتەوە بۆ خولی دووەم. وەڵامی پرسیاری لەقی یەکەمیش نا. بۆ خولی دووەم 14 کەس دەبی چاوەڕوان بکە. پرسیاری 11 لە پۆلی بیرکاری 23 قوتابی هەیە، شرۆڤە بکە چۆن دەتوانرێت دابەشی 4 کۆمەڵەیان بکەی بۆ جێبەجێکردنی چالاکیەکان. دەیان کەمە 4 کۆمەڵە. 23 هەیە، 23 کەس هەیە.
23 کەس ئەگەر بیان کەمە 4 کۆمەڵە، کۆمەڵی یەکەم، کۆمەڵی دووەم، کۆمەڵی سێەم، کۆمەڵی چوارەم کو دابەشیان کەم. بۆ وێنە ئەگەر 23 دابەشی چاری بکەم، هەر یەکە کۆمەڵی دەکا 5 لێرە، 5 لێرە، 5 لێرە، 5 لێرە. پاشان 5 4 دەکا 20، 3 کەس دەمێنێتەوە، 3 کەسەکەش دابەش دەکەینە سەر 3 کۆمەڵی، واتە 6 کەس لێرە، 6 کەس لێرە، 6 کەس لێرە، 5 کەسیش لە یەک لە کۆمەڵەکان. پرسیارەکە وەڵامەکە ئەوها دەبی. یەکەم جار 20 دەینم، دابەشی چواری دەکەم، یەکسانە بە 5. پاشان کە دەزانم ماوە سێ یەکەش دابەش دەکەمە سەر کۆمەڵەکان، هەتا واتە 3 کۆمەڵە 6 کەسینە، یەک کۆمەڵەش 5 کەسیە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 115 دێمە کۆتایی ئەو وانەیە هەر بژی.